پیاوی سێبەری حیزبوڵڵا وردەکاری کوشتنی ئەو فەرماندەی سەرکردایەتی سەربازی سێ دەوڵەتی محوەری مقاومەی دەکرد لە هێرشێکی ئاسمانی ئیسرائیلدا بۆ سەر باڵەخانەیەک لە باشووری بەیروت. هایسەم عەلی تەبەتەبایی یەکێک لە دیارترین فەرماندە سەربازیەکانی حیزبوڵڵا کوژرا. ئەمڕۆ داوا بە یەکێک لە گرنگترین تیرۆرەکان دادەنرێت لە دوای ڕاگەیاندنی ئاگربەستی کۆتایی ساڵی 2024. هایسەم عەلی تەمەن 57 ساڵ کە بە سەید ئەبوو عەلی ناسرا بوو کەسایەتیەکی نهێنی و کەم دەرکەوتوو بوو. دوای ئەو زیانە گەورانەی لە جەنگی تشرینی یەکەمی 2023 تا تشرینی دووەمی 2024 بەر حیزبوڵڵا کەوت، ئەرکی سەرکردایەتی سەربازی و بەرپرسی ئۆپراسیۆنەکانی پێسپێردرا. ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە دروستکردنی پێکهاتەی سەربازی حیزبەکەدا. ئیسرائیل وەک سەرۆکی ئەرکانی حیزبوڵڵا و توخمی سەرەکی ڕێکخراوەکە وەسفی دەکرد. جگە لە لوبنان تەبەتەبایی ڕۆڵێکی باڵای لە میحوەری مقاومەدا هەبووە. ئەرکی بەڕێوەبردنی دۆسیەی یەمەن و مەشق پێکردنی حوسیەکانی لە ئەستۆ بوو. هەروەها لە سووریا سەرپەرشتی هێزەکانی حیزبوڵڵای دەکرد کە بۆ پاڵپشتی بەشار ئەسەد چوو بوونا وڵاتە. بەهۆی ئەم ڕۆڵانەوە ئەمریکا ناوی خستبووە لیستی تیرۆرەوە. بڕی 5 ملیۆن دۆلاری وەک خەڵات بۆ زانیاریەک لەسەر دیاری کردبوو. ئەم هێرشە کە بووە هۆی کوژرانی 5 کەس درێژکراوەی زنجیرەیەک هێرشی ئیسرائیلە کە پێشتر حەسەن نەسڕوڵڵا و فەرماندە باڵاکانی وەک فواد شوکر و ئیبراهیم عەقیلی کردبووە ئامانج. سەرەڕای بوونی ئاگربەست ئیسرائیل سوورە لەسەرەوەی لە ڕێگەی ئەم هێرشانەوە ڕێگری بکات لەوەی حیزبوڵڵا جارێکی دیکە تواناکانی خۆی بنیاد بنێتەوە.